گیانیان لە دەستداوەوە دۆزراونەتەوە، بەڵام حاڵەتێکی تر تاوەکو ئێستا لە نێوان ونبوون و خنکان دیار نییە چارە نووسەکەی تاوەکو ئێستا تیمەکانی بەرگری شارستانی سۆران بە دوایدا ئەگەڕن، بەڵام تاوەکو ئێستا چارە نووسەکەی دیار نییە. دیارە لە وەرزی گەشتیاری کە دەست پێەکە لە سنوورەکە بەهۆیەوەی هاوڵاتیانێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراق لە ناوەوەی هەرێمی کوردستان ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سۆرانەکەن بەهۆی ناشارەزاییشیان لە ناوچەکەمەوە کە ئەم جۆرە ڕووداوە نەخوازراوانە لێ بکەونەوە، بۆیە ئەوەی گرنگە هاوڵاتیان پێویستە لەم ناوچانە کە گەشت دەکەن و سەردانی ناوچە گەشتیاریەکان ئەکەن نزیکی ڕووبارەکان نەکەونەوە. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن ئەسمەلای وتەبێژی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران کاکڕەوەند هاودیانی. کاکڕەوەند ئەگەر بیتە لامان زانیاری زیاترمان پێ بدەیت لەسەر ئەم ڕووداوانەی لە سنووری ئیدارەی سۆران ڕوویداون تا و پێستا چەند حاڵەت ڕوویداوە، هۆکارەکان چی بوون؟ سڵاو، سەرەتای ئەم ساڵە تاکو ئێستا 4 قوربانی خنکانمان هەیە لە سنووری ئیدارەی سەر بەخۆی سۆران. حاڵەتی پێنجەم تا ئێستا لە نێوان گومانی خنکان و ونبووندا یەکلایی نەبووتەوە تیمەکانمان بۆ سێم ڕۆژ ئەمڕۆ سەرقاڵی دۆزینەوەی چارەنووسی قوربانیەکان. بەداخەوە ئەم ئامارە بۆ سەرەتای ئەم وەرزە ئامارێکی زۆرە، جێی نیگەرانی ئێمەیە، بۆیە داوا لە هاوڵاتیان و گەشتیاران دەکەین پابەندی ڕێنماییەکانی ئێمە بن بۆ سەلامەتی خۆیان و خانەوادەکەیان لە سنوورەکە بە هیچ شێوەیەک مەلەوانی نەکەن، لەبەرەوەی ئەم ساڵ ئاستی ئاو زۆر بەرزە و بەهێزە، ئاوەکە زۆریش ساردە. ئەمە هەموو هۆکارە بۆ ئەوەی کە خەڵکێک لێرە بۆ مەلەوانی بەکاری دێنێ بۆ بەداخەوە قوربانی لێ دەکەوێتەوە. ئەو ڕووداوانەی لە سنووری ئیدارەی سۆران ڕوویداونە بینین زۆرینەیان گەشتیارن، ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیانی دەرەوەی سنوورەکە؟ چکە ئەو قوربانیانەی هەن هیچیان هاوڵاتی سنووری سۆران نین، بەڵکو لە دەرەوە هاتون، ڕێنماییتان بۆیان چییە کە سەردانی ئەو ناوچانەکە؟ بڵێ بە شێوەی گشتی ئیتر بەرە وەرزی هاوینە و دنیا بەرەو گەرما دەڕوا، خەڵک بە مەبەستی وەرگرتنی پشووێک یاخود مەبەستی خۆفێنکردنەوە ڕوو لە ناوچەکەی ئێمە دەکات. ناوچەکانمان پڕە لە ڕووبار و چەم و شوێنی فێنێک. بەداخەوە ئەم خەڵکە کە بە مەبەستی گەشت دێتە ئێرە شارەزای سنووری جوگرافی ئەم ناوچەیە نییە، بۆیە کاتێک تۆ لە مەلەوانگیەکی داخرا و مەلەوانی بکەی بێت لێرە هەوڵ بدەی مەلەوانی بکەیت ناتوانانی. بۆیە ئەمە یەکێک لە هۆکارە سەرچیەکانە گەشتیاران کە مەبەستی گەشت دێن ئێرە لە بۆ خۆفێنکردنەوە مەلەوانی دەکەن یاخود ئاگاداری منداڵەکانیان نابن، شارەزاییش سروشتەکەن هەموو ئەوانە هۆکارن بۆی زۆربەی قوربانیەکان گەشتیان. لە قوربانیەکان ئێمە بینین سێیان وەرزان مناڵن، ڕێنماییتان بۆ دایک و باوکان بە تایبەتی چێکە بۆ کاتێک خۆش دەن بەسەر بەرن، بەڵام ئەبینی دواتر ئەم قوربانی و ناخۆشی لە یەکەوێتەوە. بەگشتی ڕێنماییتان بۆیان چییە کە سەردانی ئەم چەم ڕووبارانەی ناوچەکەکەن؟ یەکێک لە ڕێنماییەکانی ئێمە هەمیشە و ساڵانە دووبارەمان کردووە، داوامان لەو خانەوادە بەڕێزەکان کردووە لە کاتێک کە مەبەستی گەشت و سەیران ڕوو لە قەراغ ڕووبارەکان دەکەن پێویستە ئاگاداری منداڵەکانیان بە، چونکە ساڵانە ئێمە قوربانی هاوشێوە دووبارە دەبێتەوە بەهۆی ئاگادار نەبوونی دایکان و باوکان لە منداڵەکانیان. منداڵەکە دەکەوێتنێ ئەو بەداخەوە زۆر جار قوربانیشمان زیاتر دەبێت، چونکە کاتێک کە خانەوادەکە هەوڵ ڕزگارکردنی منداڵەکەیان دەدەن قوربانی دووەم و سێمیش بە دوای دادێ، بۆیە پێویستە ئاگاداری منداڵەکانیان بن بۆ ئەوی دوور بکەونەوە لەو حاڵەتانە. ڕێکارەکانی ئێوە وەکو بەرگری شارستانی سۆران بۆ ناوچە گەشتیاریەکان چییە بێتن بۆ ئەوەی ئەو گەشتیارانەی سەردانی ناوچەکەکەن نزیک ڕووبار نەکەونەوە؟ ئێمە ساڵانە دەمانوت بە گەشتیارەکان لەو شوێنانە کە ئێمە تابلۆمان داناوە بەلەوانی قەدەغەیە ئەم شوێنانە بەمەستی گەشت بەکارمەهێنن زیاتر ڕوو لە شوێنە گەشتیاریەکان بکەن لەبەر ئەوەی زیاتر سەلامەترە. بەڵام ئەم ساڵ ئێمە پێمان وایە تا ئێستا تا ئەم ساتی ئێمە قسە دەکەین ئاستی ئاو زۆر بەرزە، هیچ شوێنێک شیاو نییە بۆ مەلەوانیکردن، تەنانەت شوێنە گەشتیاریەکانیش. بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین لە سنوورەکە دوور بکەونەوە لەو شوێنانی کە تابلۆمان لێدانەوە و لە شوێنە گەشتیارەکانیش ئێمە لەگەر لایەنە پەیوەنددارەکان لەسەر هێڵین بۆی پابەندیان بکەین بە دابینکردنی مەرجەکانی سەلامەتی بۆ گەشتیاران تاکو ڕێژەی قوربانی کەم بکەین، چکە ئەو ئامارە جێگەی نیگەرانی ئێمەیە، نامانێت ژمارە قوربانیەکان زیاتر بێت. ئەم ساڵ هۆکاری ڕووبار زۆری بەشێکی بۆ بەفربارینی زۆر ئەگەڕێتەوە کە لە ناوچە کوێستانەکان باریوە و ئێستاش ئەتوێتەوە. تا چەندە ئەمەوای کردووەوە ڕووبارەکان سەخت بن کە تیمەکانی ئێوە بە دوای تەرمەکاندا بگەڕێن و ماوەیەکی بوێتن تاوەکوە دۆزرێنەوە؟ بەخۆی سنوورەکە ئێمە بە شێوەیەکی گشتی هەر سەخت بوو، بەڵام ئەم ساڵ ئاستی ئاو زۆر بەرزترە و ئاوەکە زۆربەی بە ئەنجامی بوونی بەفرێکی زۆر لە سنوورەکە
و توانەوەی بەفرەکە ئاوەکە پلەی گەرمی زۆر ساردە ئەمەش بربەس دروست دەکات لە بەردەم تیمەکانی ئێمە و ناوچەکە بە شێوەیەکی گشتی ئاوەکانی سنوورەکەی ئێمە سەختن پاشماوەی تێدا زۆر جار ئێمە ناتوانین تیمەکانی ئێمەش ناتوان بە ئاسانی پشکنگەڕام بکەن. ئەم ساڵ بەهۆی بەرزی ئاستی ئاوبارانی ئەم ساڵ بارانی زۆر باریوە لەگەڵ بەفر ئاستی ئاو زۆر بەرزوە ئاستەنگێکی زۆر بۆ ئێمە دروست دەکاتن و تا ئێستاش ئاستی ئاودانە بەزیوە ئەمەش هۆکارێکە بۆ ئەوی هاوڵاتیان ئاگادار بکەینەوە کە بە هیچ شێوەیەک هیچ شوێنێکی ئەم ناوچەیە بۆ مەلەوانیکردن شیاونی. ئەو هاوڵاتی بڵێ مناڵێک کە دوایین کەسە کەوتۆتە ڕووبار لە کوێ کەوتۆتە ڕووبار و خەڵکی کوێن تا ئێستا تیمەکانتان بەردەوامن لە گەڕان؟ ئەو دوایین قوربانی کە تا ئێستا تیمەکانی ئێمە بەردەوامن لە گەڕان بە دوایدا لە سنووری قەزای چۆمان لە گەشتیاری ئێنێ بووە بەوتەی خانەوادەکەی لە کاتژمێر 6 بیانی ون بووە لەو شوێنەی کە لە قەراغ ڕووبار کە پرێشی گەشتیاریان بەکرێگرتووە بەڵام ئێمە نەمان بینیوە کە کەوتۆتە نێو ڕووبار یاخودون بۆ تەنها بەپێی وتەی خانەوادەکەی گومانی ئەوە دەکرێتن کەوت بێتە نێو ڕووبار و تیمەکانی ئێمە تا ئێستاش ئەوە سێم ڕۆژە گەڕانی ئاوی و شکانی دەکەن هەم بە نێو ڕووبار بە دوای دەگەڕێن هەم لە دەوروبەری ئەو شوێنە هەوڵ دەدەین گەڕامکەین بۆی چارەنووسی لە نێوان خنکان و ونبووندا بدۆزینەوە. زۆر سپاس بۆ کاکەوەند هاوجانی وتەبێژی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران. بەڵێ ما زانیاریەکان بوو لە سەر ڕووداوەکانی خنکان لە سنووری ئیدارەی سۆران دیارە وەک وتەبێژی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆرانی شاماژەی پێدا کە پێویستە هاوڵاتیان و گەشتیاران لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان خواردن ئەوڕەتی عێراق سەردانی ناوچە گەشتیاریەکانی کە دەکەن بە تایبەتی ئەو ناوچانەی کە ڕووباریان لێ ناوچەی باڵەکایەتیە بێخەڵە کە قوربانیەکان زیاتر لە ڕۆژانە لەو ناوچانە کەوتونێتەوە پێویستە هاوڵاتیان بە تایبەتی ئاگاداری مناڵەکانیان بن و لە نزیک ڕووبارەکان نەکەونەوە بۆ ئەوەی ئەم ڕووداوە نەخوازراوانەی لێ نەکەوێتەوە. بەڵام زانیاریەکان بوون لە سنووری ئیدارەی سۆران. سپاس بۆ